لا ئاوە بیڵێم لە بێکارەباییەوە بیڵێم لە بێمەعاشی و لە بێکار و ئیشی ئەم خەڵکەوە بیڵێم لە هەر هەموویەوە یعنی تەسیری لەسەر ئێمە کردۆ لەسەر هەرێمی کوردستان کردۆ بە ڕاستیەکەی لە شەڕێک لە ئێران ئەکرێت هەر تەسیری لەسەر ئێمەیە یەن ڕێگەمان پێگرن تەقەمان لێکەن ئیش و کارمان ئەوەستێنن کارەبامان ئەوەستێنن معمەلەکانمان ئەوەستێنن نەیەڵن هیچی شوکارێکی ئێمە بۆنێ ئەمانەوە بکرێت لەگەڵ ئەمریکا بێ لەگەڵ تورکیا بێ هەر هەمووی بەڕاستیەکەی لە حەج لایەکۆ بێ وەکو پەندی کوردی ئەڵێ دەڵێ بەردێ لە نازانم کوێ بکوێتە خوارە بێ بەسەر ئێمە لە هەر شوێنێکە شتێک دروزە بێ لەسەر ئەم حکوومەتانە لەسەر هەرێمی کوردستان بە تەواوەتی تەسیریەیە لە هەموو ئیش و کارەکانەوە لە هەموو شەڕەکانەوە لە کاتی مەکتەبمانە لە کاتی ئیش و کارمانە لە کاتی معمەلەکانمانە لە هەموویوە تەسیری لەسەر ئێمە هەیە بە هەمووی ڕەنگێکەوە لە کار و بێئیشی ڕۆڵەکانمانەوە کارەبا نازانم 4 سەعات کارەبا هەیە 6 سەعات 10 سەعات بۆ لیدە هەیە لەگەڵ ئەوەیە ئەوش لەینی شەڕەکەیە بە ئێمەی هین ئەکەن کە ناوەستێ و شەکانمان وای لێیت ئاو یعنی ئالەم سەردەمە گەرمایە لەم وەختەیە خەڵکە بوو دەقەیە وەک ماسی پێویستی بە ئاوە ئێمە جارێ ئۆتۆێ بە 6 ڕۆژ بە 5 ڕۆژ کە ڕەتێ 2 سەعات ئاومان ئەبێ یان نابێت ئیتر ئەمە ئیشوکاری ئێمەیەوە ئەمە هینەکان ژیانی ئێمە ئاوا بێ ئاوین بێکارەبین بێغازین ئەوە کۆڵانەکەمان هەر باسی مەکەونە تەپ و تۆزای پیس و زۆر زۆر بێ ئاوی ئەوە جاروا هەبووە بە 3 ساعت 4 ساعت لێ دانیشتم بۆ غاز هەر غاز نەبووە بەتەڵەکەم هێناوەتە بۆ ماڵۆ بەخواتر وەڵی هیچ وڵاتە چاوەڕوان بوومە تا کاتێکە و تەلەفۆنیان کردوتیانە وەرە غازوەر بەخوا ئەم بەیانێ مناڵەکان لە عەزەتا خەبەریان بۆ تۆ مۆری دەکەشمان خراپ بوو هەتا مۆلیدەک سعاتێ نییە ئەوە کارەبای ڕێیسی هەر نەماوە کۆرە بێ ئاویە بەخوا دوێنێ ئەو هاتۆتە تەنکی پڕ نەکرۆ نیوەشی نەکرد 3 بەرمی 4 بەرمیلی تێ کردووە هەر ئەو نەماوە داواکارم لە حکوومەتەیە یارمەتیە کورێت کۆڵانمان بۆ چاکە ئەومان بۆ چاکە جادەمان بۆ چاکە کارەبامان بۆ چاکە وڵایەتت بڵین چی دەسەڵاتە هیچ نییە ئەبێ حکومەت بێ بەلامانە ئێستا حالێن ئاو نییە غاز نییە نەوت دەست ناکەوێ هەموو ئیشێکی گرتووە جەنگە اینجا ئەوە ژیان نیە میلەتیتیایە ئەوە حاڵ نییە ئەبێ ئاچی بۆ ئاو غاز نییە غازە هێ ئەچی بۆی نەود نییە کارەبا نییە ئەوە ژیانێ بەم هاوینە خەڵکی تیا بۆ ئەم بێکارەباییە وەڵا ژیانی ئێرە بە کەڵک نایە نە ئاومان هەیە نە بیرمان هەیە عیب نەبێ پیسایە بێ بکەیتە بیر و بەسارە بۆ فڕێن نە زێرابی هەیە نە جادەیەکی هەیە وەڵا کردوێتێ زۆریش وەڵا کارەبای مۆلیدە بڵێن 6 ئێوارێتەوە بۆ 2 بەیانی وەڵا ئاومان نیە مەبەلوعە هەر هەر نیمانە ئاوە کڕین بە تەنکە وڵاتە بە 10 ڕۆژ 15 ڕۆژ جارێ کڕی وەڵاتە تەنکە بەرمیلە بە 10,000 خوا ئەزانێ ئاوی چیشە بۆمانە هەمووی تووشی نەخۆشی بووین پێی بەرە وەڵا ئەی دروستیەکە ئاوە کڕین کارەبا ئەکڕی نەوتە هەرە کڕی ئەیوانە ژینگار خواردوونی پیسی وانە نەجادەی هەیە نە ئاوە ڕۆگەی هەیە نە بەلوعایەکی هەیە ئیتە بڵێ لە لادیین